گرێکی نەناردنی لیستی موچەی هێز ئەمنیەکان لە بەغدا ئاشکرا دەبێت. کاتتان باش، مانشێتی ستاندەرتان پێشکەش دەکەێت. 50 ڕۆژ تێپەڕ دەبێت هێشتا هێز ئەمنیەکانی هەرێم و یەکەکانی 70 یەکێتی و پارتی موچەکانیان وەرنەگرتو. بەغدا هۆکاری نەناردنی پارەکە بۆ نەناردنی لیستی موچەی هێز ئەمنیەکان دەگەڕێتەوە. ئەوگەی ئەوەش دەهێنێتەوە کە پارەی کارمەندە مەدەنیەکانی وەزارەتی ناوخۆی ناردووە، چونکە لیستەکەی بۆ هاتووە. حکوومەتی هەرێم مانگی پێشوو ڕایگەیاند لە جیاتی ناو لەگەڵ بەغدا پێکهاتووین بە کۆد لیستی موچە بنێری. هەفتەی ڕابردووش قوبات ساڵەوانی ڕایگەیاند لەگەڵ بەغدا ڕێکەوتوین بۆ ناردنی پارەی موچەی هێز ئەمنیەکان. بەڵام تا ئێستا تەیف سامی لەسەر خەرجکردنی پارەکە بڕیاری نەداوە. ئەمە لە کاتێکدایە بە پێی زانیاریەکان بەغدا گومانی نادروستی لیستی هێز ئەمنیەکان هەیە. بۆ نمونە باسی ئەو 8,000 پێشمەرگەی هێزی ڕۆژی سەربەعلایەنەکانی نزیک لە پارتی لا ڕۆژئاوای کوردستان کردو. بەغدا ڕایگەیاند و ئامادە نین پارە بۆ هێزێکی جەرەوەی عێراق خەرج بکەین. هێزی پێشمەرگەی ڕۆژ لەلایەن خودی مەسعود بارزانی سەرۆکی پارتی بڕیاری دامەزراندنی دراوە. داگەنجانی ئاوارەی ڕۆژئاوای کوردستان کە سەر بە پارتی دیموکراتی کوردستانی سووریان پێگاتون و لا وەزارەتی ناوخۆمانگانە موچەکانیان وەردەگرن. تا ئێستاش بەغدا و هەولێر لەسەر چۆنێتی چارەسەرکردنی کێشەکە ڕێک نەکەوتوە. ئەوەی تا ئێستا موچەی وەرگرتووە میوە هاوبەشەکانی وەزارەتی پێشمەرگەن کە لەلایەن ئەمەریکا و مانگانە موچەکانیان وەردەگرن. ئەرشاد